کرێکارانی خەباتکار هەروە پێشڕەون. ڕۆژی دووشەممە 25 مانگی گەلاوێژ هاوکار لەگەڵ 58مین ڕۆژی مانگرتنی سەرتاسەری کرێکارانی سەنعەتی نەوت لە 119 پاڵاوگە ناوەندی پێترۆشیمی و ئێنێرژی لە 35 شار 540 کەس لە کرێکارانی پاڵاوگەی نەوتی لاوان بارودۆخی پیشەییان گۆڕا و بەشێک لە داخوازەکانیان بەدەستهێنا. لە شەپۆلی نوێی مانگرتنی کرێکاری لە ئێران کە لە ژێرناوی کەمپەینی 1400 لە 29 جۆزەردانەوە دەستی پێکرد، سەرەتا کرێکارانی سەنعەتی نەوت و گاز و پێترۆشیمی لە ئاز بارودۆخی پیشەیی و هەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی و چەندین بەشی دیکە بەم مانگرتنە پەیوەست بوون. لە ئێستادا کرێکارانی پاڵاوگەی ماهشار، وزەخانەی سەنعەتی ئاسیا، پارسکەیهان، شیرکەتی دەپۆلیمێری ئەسلویە، وزەخانەی سکلی تەرکیبی ورمێ، کرێکارانی پەیمانکاری شیرکەتی سازەی فەرافەنی قێشم، کۆنسۆرسیۆمی پرۆژەی بیت بۆلەند هەروە لە مانگرتندا بەسەر دەبن. شوورای ڕێکخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت لە نوێترین ڕاگەیاندنی خۆیدا ڕایگەیاندووە کە 20% مانگرتووان دوو بەرابەربوونی هەقدەستەکان، 20 ڕۆژکار و 10 ڕۆژ مرەخەسی و باشتربوونی بارودۆخی شوێنی نیشتەجێبوون و تەندروستیان بەسەر خاوەنکاراندا سەپاندووە و گەڕاونەتەوە سەرکار. شوورای ڕێکخستنی ناڕزایەتیەکان پێشنیاری بەم بەشە لە کرێکاران کردووە کە گرێبەستەکانیان بە نووسراوە و تا کۆتایی پرۆژە بێت. خەباتی ڕێکراوی کرێکاران بۆ باشترکردنی بارودۆخی ژیانیان دەستپێکی ئامانجداری خەباتی کرێکارانە وەک چینێک لە دژی نظامی سەرمایەداری. کرێکارانی مانگرتوو هەتا ئێستاشی لەگەڵ بێت دەستکەوتی حاشا هەڵنەگریان لە بواری یەکگرتووی و هاوپشتی، پێگەیشتنی سیاسی و هەڵبەت، باشترکردنی بارودۆخی کار و ژیانیان بەدەستهێناوەکە سەرمایەیەکی بە نرخە بۆ پێشڕەویەکانی داهاتوو. لە ماوەی بەڕێوەچوونی مانگرتنە بەرینەکانی ئەم دواییانە و هەروەها لە جەریانی خەباتی مافخوازانەی کرێکارانی هەفتەپەدا بینیومان کە کرێکاران نەتەنیا بیریان لە خۆیان بەڵکو لە دنیای دەوروبەریشیان کردوتەوە. کرێکاران بە خاتری دەور و نەخشیان لە بەرهەمهێنان و لە بەرخەباتی پێگیریان لە ماوەی ساڵانی ڕابردوودا مافی خۆیانەکە وەک خەباتکارانی دژە دیکتاتۆر و چەوسانەوە لە پێناو چارەسەرکردنی کێشە و گرفتی توێژەکانی دیکەی کۆمەڵ هەوڵ بدەن. کرێکارانی مانگرتووی نەوت، گاز و پێترۆشیمیەکان و چالاکانی سەندیکای حەوتەپە لەم ڕێگایەدا گەلێک هەنگاویان بەرەو پێشەوە هەڵگرتووە. بۆ نمونە شوورای ڕێکخستنی ناڕزایەتیەکان لە هەمان حاڵدا کە بە وشیاری وردبینیەوە لە پێناو حورمەت و یەکگرتووی کرێکارانی مانگرتوودا هەوڵی داوە بایەقی بە تەندروستی ئەوان و سڵامەتی باقی هاوڵاتیانی ئێرانیش داوە. چالاکانی شوورا لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڕاگەیاندراوێکەوە خوازیاری واکسیناسیۆنی خێرا و گشتی و بێبەرامبەر لەسەر تاسەری ئێران بوون. ئەوان نووسیان ئاماری توشبووانی ڤیرۆسی کوشەندەی کۆڕۆنا ڕۆژ بە ڕۆژ دەڕواتە سەرێ و ژمارەیەکی زیاتر لە خەڵک بەرەو نابوتی دەبات. چالاکانی شوورا بەدەل لە خواستی واکسیناسیۆنی گشتی و بێبەرامبەر لەسەر خواستی دابینکردنی دەرمان و تەختی نەخۆشخانە و گەلێک پێداویستی دیکە تاکیدیان کرد و نووسیان ئەوەی کە ڕووی داوە کوشتاری بە کۆمەڵە و پێویستە بەری پێبگیرێت. باسکردن لە واقعیاتی سەخت و ئاستەمی کۆمەلگا و ڕێگەی چوونە دەرەوە لێیان لەلایەن کرێکارانەوە نیشانەی جۆرێک لە پێگەیشتنی سیاسی و متمانە بەخۆییە لە ناو بزوتنەوەی کرێکاریدا. ئاستی ئەم پێگەیشتنە کاتێک زیاتر ئاشکرا دەبێت کە کرێکاران لە ئاز نەهامەتیەکانی جەماوەری دەرەوەی سنوورەکانی ئێران لەوانە ئەفغانستان کاردانەوە لە خۆیان نیشان دەدەن. سەندیکای کرێکارانی نێشەکەری هەفتەپە لە پەیامێکدا لە ژێرناوی ئەفغانستان لە ناو ئاگر و خوێندا سەبارەت بە زاڵبوونی تاڵبان بەسەر ئەفغانستان و دانیشتوانی ئەم وڵاتە نیگەرانی و هاودەردی دەربڕی. لە پەیامەکەی سەندیکادا تاڵبان بە هێزێک وەسف دەکرێت کە بەند بە بەندی ئەساسنامەکەی بە جەنایەت نووسراوە. لەم پەیامەدا بە دروستی بازەوە کراوەکە سەرانی تاڵبان و هێزە جەنایەتکارەکانی ئەم گروپە لە ئەساسدا بە پشتیوانی مادی ئامریکا و پاکستان و باقی دەسەڵاتە کۆنەپەرستەکان ڕێکراوە و هەوڵی دووبارەی بۆ خوڵقاوە تا بتوانێت دەسەڵاتی خۆی بەسەر جەماوەری زەحمەتکێشە بسەپێنێ. لەم پەیامەدا موژدەی ئاخذی جەماوەری لە داهاتوودا و کاتیبوونی دەسەڵاتدارێتی تاڵبان دراوە.
لە کۆتاییدا پێویستە لەسەر ئەم بابەتە جەخت بکرێت کە کرێکارانی مانگرتووی نەوت گاز و پێتروشیمیەکان کەوتونەتە قۆناغێکی هەستیارەوە. ئەوان بە مانگرتنی درێژماوە و فیداکارانەیان بە کۆمەلگای کرێکاری و گشت کۆمەڵ ئەم هیواییان بەخشیوەکە سەرڕای نەبوونی ڕێکخراوی سەرتاسەری سیاسی و مەدەنی دەکرێت لەسەر بنەمای یەکدەستبوونی داخوازی و دروشمەکان بە هاوپشتی و یەکگرتوویی مانگرتنی درێژماوە بە جۆرێک ڕێک بخرێت کە لە ناخیدا تۆوی ڕێکخراوە سەرتاسەریەکان بچندرێ. ئەوەی کە لە ئێستادا بەڕاستی گرنگە پێکهێنانی سندوقەکانی مانگرتن و گەیاندنی یارمەتی ماڵی لە پێناو درێژەی مانگرتن و لە پێخستنی پەیمانکاران کاربەدەستانی وەزارەتی نەوت و دەوڵەت و ئاژاوەگێڕانە. سەرکەوتنی کرێکارانی نەوت گاز و پێترۆشیمیەکان نەتەنیا گشت بزوتنەوەی کرێکاری ئێران بەهێز دەکات بەڵکو بەهێزبوونی باقی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی دیکەشی لێ دەکەوێتەوە.